دیوانیەکەی وەڵێزانێکی چارەکەکانمانە ڕێکخراوی کوردستان بە هەمووان هاوکاری ڕێکخراوی ئەلکی ئەمریکی و ڕێکخراوی ئینتەرنێت کارەکەی یەکێ لە درێژی چارەکەکانمانە بە پێویستمان زانیە بابەتە زیندگی خۆی پێبگرین و بیرژێنی لەم کاتا و ئیشی لەسەر بکەین ئەمیش هەراسانکردنی ئەلکترۆنی و اقتصادی ئەلکترۆنیە لەم ڕۆژە کە زۆر باو واحد با هم متواندن به توجه متواند به خصوصی که همه ببره انجاش پارستنیان و چرا بیان پارزی میکنن چون پارزی و ایمه چون ما یعنی باید با هم آشتی درسای انجاش متواند ما یعنی این شو حالات همیشه بسر این مورد و بخرابش کرد متواند یعنی که این برنامه وضعی هم مجموعی پارزی يعني مرزي في المستقبل البرلمان يعني هذا شيء راشد. هەڵبەتە ئێمە ڕێکخراوی کوردستان بۆ هەمووان پرۆژەیەکمان وەرگرتووە لە ڕێکخراوی ئینتەرنیوزی نێودەوڵەتی. ئینتەرنیوزی نێودەوڵەتی چەندین ساڵە زۆر ڕاهێنانە کاتەوە بۆ ڕۆژنامەنووسان، بۆ کچان، بۆ ژنان، بۆ ئەوەی خزمەتێکیان پێشکەش بکات. زیاتر ڕاهێنانەکانی لەم چەند ساڵی دوایی لەسەر ئەوە بووە کە چۆن ژنان خۆیان بپارێزن لە هەراسانکردنی ئەلکترۆنی، یاخود چۆن بتانی ئیمێڵی خۆت، فەیسبووکی خۆت، ئینستاگرامی خۆت چۆن بپارێزی، بتانی چۆن بەکاری بێنی بەبێ ئەوە بترسی کە پاسوەردەکەت دزەی پێ بکرێ یاخۆت هاک بکرێ. زیاتر ڕاهێنانەکانیان لەسەر ئەوەیە. بۆ ئەم جارە خۆشبەختانە توانیمان لە دوای ڕاهێنانێکی چەند ڕۆژە لە ئینتەرنیوز ئەو کەسانی کە بەشدارە بن لە ڕاهێنانەکە بۆیان هەیە پرۆژەیەکی بچووک وەرگرن بۆی ئەوانش بتوانن سوود بگەێنن بە ژمارەیەکی زیاتر لە خەڵک. ینی بۆ نمونە گە ڕۆژنامەنووسێ بەشدار بێ بتوانێت سوودی هەبێ بۆ ژمارەیەکی تر لە کچان و ژنان و ڕۆژنامەنووسانی تر. هیچێک لەوانە بە خۆشحاڵیەوە ئەم جارە پرۆژەیەکی سێمانگەمان وەرگرتووە تایبەتە بە بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ژنان بە تایبەت هەراسانکردنی ئەلکترۆنی. هەڵبەت ئەمڕۆ ئێمە کە دوو کەسی ناسراومان هەڵبژاردووە، ئەمانیش خانمن، ئەمانیش ڕەنگە ڕوبەڕووی زۆر شت ببنەوە وەکو خۆی ڕێزانخان و نیازخان باسییان کرد. ژن بە تایبەت کاگاتە پۆستێک وەرئەگرێ زیاتر تووشی ئەو شتانە ئەبێ، زیاتر ڕەنگە تووشی تەشهیر بێ، زیاتر ڕەنگە تووشی هەراسانکردن بێ بە هەر شێوەیەک بێ، بەڵام ئەمان ئەزمموی خۆیان ئەجێرنەوە. گرنگ میوانەکان چێن؟ میوانەکان کچان و ژنانی وەکو ئێوەن کە جۆرە قسەکانیان ئەگرن. هەڵبەتە من دڵنیام هەموو ئەو کچانەوە ئەو ژنانی کە ئەمڕۆ لێرە بوون هەرچەند هێشتیان لە هەندێک خۆیان پاراستوە لە زۆر شت، بەڵام دڵنیام کە ئەم سیمینارەکە کۆتایی دێ زیاتر هۆشیارە بن، زیاتر شتێکیان نادروستە بێت، زیاتر ئاگایان لە خۆیان بێت. زیاتر ئێمە هەوڵمان داوە خوێندکار قوتابیەکان لە ئەو کچانی لە نێوان تەمەنیان لە نێوان 16 بۆ 25 ساڵانە بە تایبەتی ئامادەیەکان دواناوەندیەکان ئەو شەریحەیە وەرەگرین زیاتر. بەڵێ ئێمە زیاتر لە بەرنامەمانە چالاکی ترمان ماوە بچینە ناو قوتابخانەکان قسە بۆ کچان بکەین کە چۆن بتوانن خۆیان لە شتانە بە دوور بگرن، ئاگایان لە خۆیان بێت. زائیدەنەوە بەرنامەی ڕادیۆییمان هەیە، 3 بەرنامەی ڕادیۆییمان کردووە، خۆتەزانی ڕادیۆش گوێگری خۆی هەیە. ئەمانەوێ تا ئەتوانین زیاتر کەسانێکی زۆرتر و زیاتر ئیسفادە بکەن لەم پرۆژەیە.